سڵاوتان لەبێت و هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان و بەرنامە پەرزانەرەکەی خۆتان چارە. لە ڕۆژانی 12 پێنجی 2022 چوارەمین کۆنفرانسی نێودەوڵەتی کۆلێژی پزیشکی کە ئەم کۆنفرانسە ئەرکی زانستیەکەی زانکۆی سلێمانی کۆلێژی پزیشکی پێی هەڵساوە و ئەرکی سپۆنسەری میدیایی کارەکە وەک هەمیشە کورسات لە خزمەتی هەموو کوردستاندایە بۆی کە لە کاتی بۆ نەزانستی و کۆمەڵاتی و ڕۆشنبیرەکانە لە خزمەتانابین. وەک ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەی چارە هەم لە بەرنامی ڕاستەوخۆ هەم لە بەرنامی ڕێکۆردکراوە لە خزمەتانابم و لەبەرەوەی کە پزیشکەکانەوە کەمیشە بێکات و سەرقاڵن ئەم کۆنفرانسەمان بە هەلێک زانی بۆی کە بیقۆزینەوە و کۆمەڵێک لە پزیشکە بەڕێزەکان میوانداری بکەین تاکو سوود دەزانارەکانیان وەربگرین لە خزمەتی ئێوەدا و ئەم کۆنفرانسانەشوە کەمیشە پڕندا زانیاری نوێ ئەگەر چێمە دڵنیاین بە بێم کۆنفرانسان پزیشکانمان بە شێوەی ئۆنلاین خەریکی خۆ نوێکردنەوەن کە ئەپدەیتکردنەوەیان خۆ نێکردنەوە بابەتێکی ئەجگار گرنگە و هەرگیز پزیشک بەبێ ئەوە ناتوانێت بژی. با سپاسێکی زۆرەوە دکتۆر نەریمان محەممەد عەزیز پزیشکی پسپۆری نەخۆشیەکان و نەشتەرگەری مەمک میوانمانە. سپاس بۆ ئامادەبوون دکتۆر. سەرچاوان بەخێر بێنێەوە و سپاس بۆ ئێوە و بۆ تەلەڤیزۆنی کورسات و ڕێز و سڵامان بۆ بینەرانی بەڕێستان. زۆر سپاس. دکتۆر پسپۆرێکی جەنابەت ڕەکلیەوە چۆنە بەرنامەکەەوە بە چۆنە بابەتەکەەوە بە هیچ پێششێک بە زمانی ئینگلیزی پێتانوترێت برست فزیشن ئەم برست سێرجن لە هەمان کاتە پزیشکی نەخۆشیەکان و پزیشکی نەشتەرگەری مەمکیشن ئێوە کە کار لەم بابەتەیەکەن. ئەمێ پرسیارەکەەوە دەست پێ بکەین مۆدلی تەنیشتی جەنابەت دڵی تیا ئەزانین کە لێ ئەیە بۆی کە مرۆڤ بژی مێشکی تیا بیرەکات و هەموو شتەکان ڕێگەخات و ئەندامەکان و کۆندامەکانی تریش. پرسیارەکەم ئەوەیە مەمک ئیشی چێرە لەشی مرۆڤە؟ ئینجا هێمە هەمومان بە شیری مەمکەوە گەورە بووین. باشە ئەوە بە کورتەکەی وەڵامەکە ئەوەیە. ئەگەر لە حاڵەتێکا ژنێک ممکنە بێ خۆتان بە شیری قوتوش گەورە بین. بەڵێ وایە بەڵام ئەم جگە لە شیردان ئیشی تری هەیە مەمک؟ بەڵێ با بە شێوێژی گشتی باسی باشە. مەمک ئەندامێکە وەکو هەموو ئەندامێکی لەش لە دوو بەشی زۆر گەورە پێکاتەوە. بەشی یەکەمیان بەشی غودەکەیە کە غودەی شیر دروستکردن و لە هەمان کاتدا ئەو دانی شێوە و شکل بۆ مەمەک. بەشی دووەمیشی لە چەوریە کەویش ئەو چەوریە شکل و شێوە ئەداتە مەمەک. ئەوە لە ئافرەتە بە تێپەڕبوونی کات لە ژێر کاری هۆرمۆنی ئافرەتانەوە دوای تەمەنی باڵغبوونەوە دەستەکە بە گەورەبوون و شکلی خۆی وەرەگرێت. لە پیاوە ئەو هۆرمۆنە نییە وردە وردە ئەپوچێتەوە. ئیشی سەرەکی مەمک بریتیا لە شیر دروستکردن و شیردان کە وەکو ئیشی سەرەکی بۆ ئافرەت. لەبەرەوەی ئافرەت شیرەدا ئەوە گەورە ئەبێ مەمکی گەورە بێ و شیری تیا دروست دەکرێت لەژێر تەسیری هۆرمۆنی پرۆلاکتین شیری دروست دەکرێت کە لە مێشکۆ دێت لەژێر تەسیری و ئیسترۆژین و پرۆژیسترۆنەوە کە لە هێلکەدانەوە دێت شکل و شێوە و قاڵبی خۆی وەرەگرێت. ئەمە ئیشی سەرەکی ئەوەیەتی بێجگەڵەوەی هەمووشمانەزانین وەکو بنەچەیەکی جیاکردنەوەی بە شێوەی گشتی ئافرەت و پیا و مەمکە کە لە شێوەی جوانکاریشەداتە ئافرەت کە لە پیاوە بە شێوەی گشتی ئەو شێوەیە نابینرێت. بەڵێ داوای لێبوردنتان لێکم کە بەردەوامە بێ وشەی مەمک بەکاربێنمەوە لە بەرەوەی ئەزام لە ناو خەڵکە هەر بە سنگ ناو ئەبرێ بەڵام بۆیە وشەی مەمک بەکارێنمەوە لە بەرەوەی لە ناو پزیشکانەکەوتت سنگ ئەکاتە بەشێکی تری لەش و کە کووتمان مەمک ئەکاتە بەشێکی تری لەش. تکا لە ڕووی کۆمەڵایەتیەوەم لێ قبول فەرمونون بەرنامەکەمان هەمیشە زانستی بۆ خزمەتی ئێوەیە. دکتۆر ئێمە کۆمەڵێک بەرنامەی زۆر باشمان کردووە جەنابیشت پێ خۆشحاڵ بوو کە بیدەری بەرنامەکانمان بووی ئەوە شەرەفێکی گەورەیە بۆ ئێمە. کۆمەڵێک بەرنامەمان لەسەر هۆرمۆنەکانی مێینە و نێری نەکردووە کە ئێستا لە بەشیشان لە مەم کە ئاماژت پێدایەوە بۆ کۆمەڵێکیشمان لەسەر شێرپەنجە کردووە کە ئەو دوجار چینە وردەکارێکی کە جناب دەوارە زۆر کارەکەی لە مەسلەی هۆرمۆنەکانە. هۆرمۆنی نێرەکیمان هەیە کە سیفەتە دۆمیەکانی نێرینە دەستنیشانەکات یان دیاری ئەکات و کۆمەڵێک کاری تریشی هەیە. هۆرمۆنی مێینەشمان هەیە کە سیفەتە دۆمیەکانی مێینە دیاریەکە و دەستنیشانەکات و کۆمەڵێک ئیشی تریشی هەیە لە باوترینی ئەوەی کە مێینە ڕێکیاخا ئیسترۆژین و پرۆجسترۆن و باڵانسی هەردووکیانە کە جناب زۆر لەمون باشترە زانی. بەڵام پرسیارەکەم لێرە ئەمەیە ئەو خانمانەی کە قەبارەی مەمکیان گەورەترە مێینەترن لەو خانمانێک کە قەبارەی مەمکیان بچووکترە یان مێینەبوون پەیوەندی بە قەبارەی مەمکەوە نییە؟ نا بە هیچ شێوەیەک ئەو شتە بە هیچ شوەیەک ڕاست نییە.
یەکەم لەو شتانەی سیفاتی وراسی کە لە دایک و باوکەوە ئەگوازرێتەوە بۆ ئافرەت بۆ مەسەن بڵێن جنسی مێینە ئەوەیە شکل و شێوە و هەیکەلە ئەگە جەنابەتەوە باش جەنابی بەڵێ 150 سیفەتە بۆ ماوەیەکان لە دایکەوە دێ 150 لە باوکەوە درستە کە ئەوە شخصێکی نوێتیا دروستە بێت یەک لەو سیفەتانە حەزم و شێوەی مەمکە مەسەن نەک هەر حەزمەکەشی شێوەشی فەرقی مەسەن بەدەیان جۆر شێوە مەمک هەیە کە دروستە بێ هەیە لێک نزیکە هەیە لێک دوورە هەیە شۆڕە بێتەوە هەیە بەرزە هەیە باریکە هەیە پانە هەیە گەورەیە هەیە بچووکە ئافرەت بوون و بە ئافرەت بوون سیفەتێکی یەکەمیان لە ڕووی دەرونیەوە دەرونیە دووەمیان سفەتێکی جەستەییە ئەگەر ئافرەتێک مەمکی بڵێن تۆزێ گەورەتر بوو لێ یەکێکیکە مانایوان نییە ئافرەتترە لە یەکێکیکە یەکیش بچووکتر بوو مانەیوان نیە کەمتر ئافرەتە هەست بوون بە ئافرەت بوون شتێکی لە حاڵەتی دەرونیە یەکەم دومیشان کاریگەری هۆرمۆنی ئیسترۆژین و پرۆژسترۆن و بەشێک لە هۆرمۆنەکانی تری لەشە کە بە ئافرەت بوون دروستەکە جارڕێک پرسیارەکەم ئالێرەوەی ئەستا بۆ نمونە ئێمە تێستۆستیرۆنێشێک لە کە هۆرمۆنی نێرەکی و بینەرەکان لەبەری کە بەردەوام بەرنامەکانمانە بینن تێگەیشتون لەسەر تێستۆستیرۆن بە وردی ئەزانم تێستۆستیرۆن لە هەمان کاتە قەباری ماسوولکەت بۆ دیاریەکات چڕی ئەسقانە بۆ دیاریەکات بەڵام لە نێرە لەگەڵ دەرکەوتنی کاریگەری تێستۆستیرۆنە دەنگی نێر گڕەبێ بە شێوەیەکی گشتی جگە لە مەسەلەی جگەرەکێشان کە دەنگی پیاوان و ژنانیش گڕەکە ئەو پیاوانەی کە گڕتر بێ دەنگیان لەوانەیە تێستۆستیرۆنیان زیاتر بێ یان لەوانە نی ئەوەش ئەوە جوانیە ئەوەش پەیوەندیش بۆ نیە باشە کەواتە پرسیارەکەی من دووبارە یەکەمەوە ئەگەر خانمێک ئیسترۆجینی بەرزتر بوو مەمکی گەورەتر نابێت تەنها مەسەلەی مەم گەورە بوون پەیوەندی بە بۆ ماوەیەوە هەیە بۆ ماوەی قەبارەی مەمکەکە باشە اینجا دووبارە لە مەسەلەی قەبارەی مەمکە پێشی بچین سەر نەخۆشیەکانی مەمک لە ساغی مەمکەوە با دەست پێ بکەین مەسەلەی شێوە و قەبارەی مەمکی خانمێک یان پیاوێک باسی خانم بکەین جارێ پەیوەندی بۆ هەیە ئەگەر بۆ نمونە یەکێک مەمکی بچووکتر بێ کەمتر تووشی نەخۆشی بێ یەکێک مەمکی گەورەتر بێ زیاتر تووشی نەخۆشی بێ یان بەعکسەوە نه هیچ پەیوەندی بەوە نییە بەڵام ئەم پرسیارە خۆی پرسیارە شتریتیایە ئەو کەسانەی کە مەمکیان بچووکە کە گرێ و شتیتیا دروستە بێت بە ئاسانترین بە ئاسانترین شێوە ئەتوانرێت هەستی پێ بکرێ و گریانە گۆڕانکاریەکان زیاتر بە ئاسانتری ئەبینرێت بەڵام ئەوانەی کە مەمکیان تۆزێ گەورەترە گرەیەک لەوانەیە بگاتە 2 سانتیمەتر خۆی حەشاردا بەدەست هەستی پێ نەکرێ بە تایبەتی لە کۆمەلگای ئێمە جەنابشتە زانی ئافرەت زۆر لەوە ڕانەهاتۆ کە بچی بۆ سەردانی دکتۆر بکە یاخود خۆ پشکرین بکە یاخود سۆنەر بکات یاخود ئەشعە بکات لەبەرەوە ئەوەی مەسا نەگاتە 40 ساڵ و مەمکی لەوانەیە قەبارەکەی گەورەبی گرەیەکی 2 سانتیمیە بێت گەورە بوو بێت و خۆی پشکنی نەکرد بێ کوردەڵە بەڵا دوور بێ بەڵێ بزەوت ئاوایە سۆنەریشی نەکرد بێ نەچووی چێ لای دکتۆر ئەمە ئەو حاڵەتە کێشەمان بۆ دەست دەکات ئەگەر مەمکی ئافرەت لەو حاڵەتانەگە بچووکتر بێ بە فەحسکردن بە ئاسانتر هەستی پێەکەی بەڵام مەمکی گەورە زیاتر تووشی شێرپەنجە نابێت لەوەی کە مەمکی بچووکە جەنابی دکتۆر لە بواری قەبارەیە دوو بابەتی زۆر باشمان باس کرد یەک قەبارەی مەمک پەیوەندی بە مێینەبوونی خانمەوە نییە بەڵکو ئەوەندەی بابەتیشی دەرونی ئەوەندە بابەتیشی جەستەیی نییە کە ئەمە زۆر گرنگە دوجار لە پرسیارەکانی ترە لە خزمەتە عەرزێکەمەوە و بابەتی دووهەمیان پەیوەندی بە نەخۆشی و لەشساغیەوە نییە بەڵام لە مەسەلەی گەورەی لەشە نەک گەورەی مەمکە مەبەستم لە کێش و باڵایە ئەوەی کێوە لە زانستی پزیشکا پێڵەن BMI بارستایی گرمۆڵی لەش ئەوە زانراوە کە قەڵەوی پەیوەندیدارە بە 12 جۆری شێرپەنجەوە خۆ ئەگەر پەیوەندەکەش ڕاستە و خۆ نەبێ ئەو بەڕێزانەی کە قەڵەون ئەگەری تووشبوونیان بە 12 جۆری شێرپەنجە زیاترە لەو بەڕێزانەی کە کێش و باڵیان لە ئاستی نۆرمەڵایە پەیوەندیدار بە پسپۆڕەکەی بەڕێستەوە ئەو خانمانەی کە کێشی لەشیان لەسەرەوەیە ئەکرێت مەترسی تووشبوونیان بە شێرپەنجەی مەمک زیاتر بێ کە بۆ خۆی باوترین جۆری شێرپەنجە لە ناو خانمانە ڕێک ئەو قسەیە ڕاستە قەڵەوی یەک لە هۆکارە سەرەکیەکانی شێرپەنجەی مەمکە نقطە ڕاستە سەتر ئاربوتنی نقطە سەری دەر ئاسەری دێر هەر ئەوەنەیە
قەڵەوی یەک لە کێشەکانی ئێمەیە زۆربەی نەخۆشەکانی ما زۆربیان قەڵەون لە هەموو جیهانیشا قەڵەوی یەک لە هۆکارەکانی شێرپەنجەیە و بوونی تەندروستێکی ناڕێکە قەڵەوی خۆ هەموو ئەو کەسانی قەڵەو خۆشیان نەزان لە هەموو بارەکانی ژیان کێشەیان هەیە یەک لە مشکلانش کە ئێمە هەمانە کێشەی شێرپەنجەی مەمک لە ئینسانی قەڵەوە زۆرترە شەرت نییە کە شخصێک قەڵەو بێت مەمکیشی گەورە بێت لەگەڵیا هەیە قەڵەوی شەو مەمکیشی بچووکە بەڵام ئەوانەی کە مەمکیانیش گەورەشە و قەڵەویشن ئەمانە درەنگیش هەستی پێەکەن لە بەرەوەی شاراوەیە ئەو مشکلێمان هەیە ئەو کێشەیە بە شێوەی گشتی زۆر باوە ئەگەر جەنابەت دیقەتدا بێ بە خەڵکەڵێن وەرزش بکە وەرزش دوو هۆکاری هەیە یەکەم لە ڕووی جەستەییەوە جەستت ڕێکەکاتەوە ئەو کالۆری زیادە سوێنی ئەو چەوری زیادە ئەسووتێنێت دووەمیش لە ڕووی دەرونیەوە دەرونێکی سافترت بۆ دروستەکە ئەگە بێتە سەرحەقەتی سێمیش ئەوانەی وەرزشەوانن زۆر کەمتر تووشی شێرپەنجەی مەمک بێت ئەوە خەبەرێکی زۆر خۆشە جاکاتە با لەم بابەتی کە بەڕێزت ئاماژت پێدا دوو پرسایەتە هەڵەنجێنمەوە بەڵا دوور بێ ئەگەر خانمێک گرێک لە مەمکی هەبێت کە بە شێوشی گشتی شێرپەنجەکانی مەمک خۆی هەموو جوارەکانی شێرپەنجە هەر بۆ بینەرەکان جەنابی دکتۆر مامۆستامان لە بوارەیە شێرپەنجە بە شێوەی گرێ دەرەکەوێت هەڵە تۆقێ یان بە شێوەی چاڵ دەرەکەوێت و ئەچێتە ناوەوە لە مەمکە هەردووچیان ئەبینرێت وەزوابزەم گرێکە لە باوتر لە چاڵبوونەکە دروستە وای دروستە ئەگەر بەڵا دوور بێ لە لەشی خانمێکە گرێ هەبێ فەرموود ئەوانی کە مەمکیان گەورەترە درەنگتر هەستی پێەکەن ئەوانی کە مەمکیان بچووکە بەڵام ئەو خانمانەی کە کێشی لەشیان نۆرمەڵە واتە لەشیان ڕێکە ئەو کاتە ئەو کێشێمان نابێت لە مەسەری هەستکردن بەبوونی ناڕێکیەکە نادروستێکە لە مەمکە دروستە کاکتۆر بە ئەم معلوماتە تۆزێ ڕاستی کەم ئەو کەسانەی کە ئافرەت و لە تەمەنی 25 ساڵی بەرەو سەرەوەن ئێمە دایمەڵێن کە تەمەند گەیشتە 25 ساڵی دەست بە خۆپشکنین بکە کە خۆپشکنین مانایوان نییە کە تۆ هەموو شتێک لە مەم کتا هەیواستی پێەکەی خۆپشکنین ماناوەیە کە گرەیەک لە 2 سانتیمی نیو زیاتر بوو عینەکە ئینچێک ئەو کاتە بە ئاسانی هەستی پێەکرێت اینجا ئەو گرەیە لە کەسێکی نۆرماڵە کە جەنابەت باست کرد بەڵام لە کەسێکی زەعیفە لەوانەیە لە 15 میلیمەتری هەستی پێ بکە بە سانتیمونی و هەستی پێ بکە لە کەسێکی قەڵەوە ئەگە 2 سانتیمونی ویش بێ لەوانەیە هەستی پێنەکە لەبەرەوە کە خۆپشکنینمان ئێمە داواکەین خەڵکی نۆرمال زیاتر زووتر هەست بە گرێکاکەن ئەگەر ئەوە مەجارم دەیوە ڕاستکەم بە ئیسراحەتی خۆت فەرموو کەواتە دووبارە ئەوەی کە کێشەیە لە مەسەلەکەیە قەڵەویە نەک قەباری مەمکەکە من دایم وتومە قەڵەوی من بلای منەوە قەڵەوی نەخۆشیە خۆی هەر ڕخە تەندروستی جیانیش لەمە خیرا خستێنەوە لیستی نەخۆشیەکانە جەناب لە من ئاگادارتر بی لەو بابەتەیە بەلای منەوە من لە شخصی کە مەسەن نەخۆش عملیاتەکەم ئەوەی زۆر قەڵەوە بۆ مەسلەی وەرگرتنی بەنجەکە و ماوەی بەنجەکە و سۆندەدانان و اینجا دوای ئەوە بۆ هەتا تەکنیکی عملیاتەکە ئیشکردنەکەی لەوانەیە قورستر بی لەوەی یەکێکی زەعیفە بە شێوەیەکی گشتی من نازانم ڕێزم هەیە مەسان بێ کەمکردنەوە لە خەڵکانی قەڵەو بە هیچ شێوەیەک من نامەوێت لیان کەمکەمەوە بەڵام نازانم سوودی قەڵەوی بێت چی بێت ئەلێرە یەک خاڵیتر هەیە کە زۆر گرنگە ئاماژەی پێ بدەین چەند ساڵێک بەر لە ئێستا لەسەر مەسەری نەخۆشیەکانی دڵ کە بڵێن بەردەوام کە جەنابەت ئەزانین کە من چەند ساڵێکە لە میدیا کارەکەم باسی لەوە ئاکرد ئەیوت ئەو بەڕێزانەی کە قەڵەون بەڵام لەگەڵ یا وەرزشەکەن تەندروستی دڵیان سەلامەتترە لەو بەڕێزانەی کە کێشی لەشیان نۆرمەڵە بەڵام وەرزش ناکەن حتا لەم کۆتاییانە ڕخرای تەندروستی جیهانی بە فیزیکال ئیناکتیڤیتی تەمبەڵی جەستەیی بە نەجوڵان ئەڵێ مۆدێلە تازەکەی جگەرەکێشان هەندێک لە داتاکان وا پێشبینیەکەن کە ئەڵێن لە چەند ساڵی داهاتووە ئەوەندەی کە تەمبەڵی خەڵگە کوژێ نەجوڵان خەڵگە کوژێ ئەوەندە جگەرە خەڵک ناکوژێ اینجا پەیوەندیدار بە نەخۆشیەکانی مەمکەوە پەیوەندیدار بە نەخۆشیەکانی مەمکەوە ئەو بەڕێزانی کە بۆ خۆیان کێشی لەشیان لەسەرەوەی لەبەر هەر هۆکارێک بێ کە وەک بەڕێز فەرموو ڕێزمان هەیە بۆیان ئەگەر لەگەڵیا جوڵە بکەن بەراورد بۆ ڕێزانی کە کێشی لەشیان نۆرمەڵە و جوڵە ناکەن مەترسیەکانیان هەر چوونیەکە هی قەڵەوەکە هێشتا هەر زیاترە قەڵەوەکە هێشتا زیاترە ئێمە بە شێوەشی گشتی ئەزای قەڵەوی هۆکاری شێرپەنجەی مەمکە
ئەوە وەکو وتم نقطە سەری دێر باشە سەرچاو ئەوە لەوەی بووینێتەوە بەڵام ئەو کەسانەی کۆخۆ مەسەن هەنێک کەس قەڵەون لە ویراسەوە قەڵەویان بۆ ماوەتەوە لەخواوە بۆیان ماوەتەوە مەسەن قەڵەون لە عائیلەکەیانە هۆکاری بیان بە هەر هۆکارێک مەسەن قەڵەون جا ئەوانە ئەمانە چی بکەن ئەمانەش ئەبێ وەرزش بکەن خۆ وەرزش ئێمە ناڵێن وەرزش ئەو کەسێک کە وەرزشەکە لە هیچەوە بەرەو سەد بڕوە ڕۆژانە وردە زیادی بکە ئەو وەرزشە لەوانەیە یەک لەو خاڵانەبی کە بیپارێزێت لە شێرپەنجەی مەمەک پەیوەندیدار بە وەرزشەوە بە تایبەتی بۆ نمونە ئەوەی کە زۆر گرنگە لە وەرزشە بڕەکەیەتی یان ڕێکوپێکەکەیەتی ئەگەر بیکەمەوە بە ئینگلیزی ئەماونتەکەی یا ڕێگولارەتەکەیەتی ڕێگولاریتەکە ینی چەند بە بەردەوامی یعنی تۆ مەسەن لە هەفتەیەکە 3 ڕۆژ وەرزش بکەیت زۆر باشتر لەوەی لە هەفتەیەکە 1 ڕۆژ یان بۆ لە باتووی لە ڕۆژێکە لە هەفتێکە 1 ڕۆژ 5 ساعت وەرزش بکەیت تۆ 3 ڕۆژ بیکە ڕۆژی نیم ساعت بیکە هەر ئاوە ڕێک وایە دووبارە مەسەلەی ڕێگولارەتێکە ڕقوپێکەکە گرنگترە لە بڕی کاتەکەی کە تیا سەرفەکەی ئەی ئەو وەرزشانی کە گرنگە بۆ خانمان کە بیکەن بۆی کە پارێزراو بن لە شێرپەنجەی مەمک کاک تۆ خۆ جەناب دەزانی وەرزش بەسیترین ڕێگەی وەرزش ڕۆیشتنە باشە لە زیاتیەوەی تۆ لەسەر خۆڕۆی تۆزی خێراتر بڕۆ ئەوە وەرزشە ئارەق بکەیت تۆزە عارەقەکەی ترپەی دڵە زیاکە هەناسە و سوارە بێ تۆزێ تۆزێک خۆت ئەزیێم مەدە مەسەن بڵێ وەڵی وەرزشم بە من ناکرێ هەناسم سوار بوو ماسوولکەکانم گریژ بوو وابوو تۆزێ خێراتر بڕۆ تۆزێ ئارەقە بکەیت ترپەی دڵ زیاد بکاو هەر ئەوەنەیە لە ڕۆژێکە ئەگەر تۆ بۆت بکرێ نیو ساعت بڕۆیت لە 2 ڕۆژ جارێکە نیو ساعت ساعتێ بڕۆیت بۆ تۆ بەساوە مەلەوانی ڕاستش قورستریشە باش ئەگەر بەراوردی بکەیت لەگەڵ ڕۆیشتن و ڕاکردنی لەسەرخۆ اینجا ڕاکردن لە هەوای دەرەوە پێمان باشترە ئێمە هەوای پاک و خاوێن نەک لە ژوورێکی داخراوی ماڵێکی لەسەر جیهازێکە ئەوە باشترشە زۆر جار لەگەڵ خانمانە کە ئاماژگاریانە کەمەک پزیشکێک کە شوێنی کارەکەی من لە نەخۆشخانەی هیوایە پیانم بە وەرزشکە ئەڵێ لە ماڵە هەڵە سوڕێنبانی هەتا ئێوارە بەڵام مابزەمەوە ئێوە بە وەرزش حسابی ناکەن دروستە نەوە ئۆکەی وەرزشە ئەوە ئەگەر بتهێوێ نەتەوێت تۆڵەسی قاپێ شۆی منزڵەیە شۆی تو گستچێ دەیت و تۆزی ئەسوڕیتەوەەوە گەر بە ڕاضە حسابێ ئێمە کەس نییە ڕاضی نەکردبی کەس نییە وەرزشی نەکردبی تۆش لە کورساتەوە هاتی بۆ ئێرە ڕۆیشتی و دانیشتی وەستایت و چویتە سەرەوە ئەمانە هیچی حساب نین جەنابەت باسی کرد تۆزێ ئەبێت خێراتر لە نۆرمال ڕابکەیت و بڕۆیت ئەمە یەک ترپەی دڵ زیاد بکە تۆزی هەناسە سوار بێ تۆزی ئارەقە بکەیت و یعنی جوهدێک ئەرکێک بکەیتە سەر لەشت کە ئەو کالۆری زیادەیە سەرفی کابی سوتێنی هەر پەیوەندیدار بە مەسەلەی وەرزشەوە ئەمایان نازم تاکو چەند لە زانستی مۆدێرنا هەیە بەڵام هەردووکمان 100% هاوڕاین لەوەی کە زیاتر لە سایە هەفتای لەشی مرۆڤ لە ئاو دروست بووە ئەو هاوڕاین سابتە قسەیتیانە دا زۆر باشە ئەگەر ئێمە دوو خانممان هەبێت هەمان بڕە کالۆری پسووتێنن بە هەمان ڕێگولارەتی بە هەمان ڕێکوپێکی بەڵام ئەمیان لە ڕێگەی وەرزشی پێڕۆشتنی خێراوە بیکات باشە و ئەمیان لە ڕێگەی مەلەوە بیکات لەشی مرۆڤ تەنها لە سایە 6 هەوایە لە کاتێکە لە سایە 7 زیاتری ئاوە ئەکرێ مەلەکە سوودی زیاتر بێت یان هەمان ئیشەکات زانستی مۆدێرنەڵە چی لای منەوە وەک بە بجۆرەی زانستی مۆدررنیشت وەرزش ینی وەرزش ئیتر پاسکیل سواریەکەیت مەلەوانیەکەیت ڕۆیشتنەکەی ڕاکردنەکەی هەر هەمووی بۆت حسابە بە وەرزش هەر هەمووی سوودی هەیە کامیان باشترە لە کامیان باشترە ئەوە بۆ خەڵکانی مختص لەو بابەتە بەجێ دێڵم بەڵام بۆ ئێمە تۆ هەر کامەیەکەی بیکە بەڵام بیکە باشە ئەگەر زۆر نزیشی کەمەوە لە پسپۆڕەکەی بەڕێزت لە وەرزشی وەکو پاسکیل سواریە لە کەمەر بەرەو خوارەوەتە جوڵێ سروشتی وەرزشەکەوە لە ڕاکردنا بە هەمان شێوێ پێڕۆشتنی خێرا بە هەمان شێوێ لە کاتێکە لە وەرزشی وەکو مەلەکردنە ئاسانترین جۆری مەلەشکی پێویستە کات دەست بجوڵێنی لەگەڵیا بەم شێوەیە و پسپۆرەکەی جەنابیشتەکە لەگەڵ شێرپەنجەی مەمکە یەکسەر خەمی ناوچەی بنباڵیشتانە ئێوە ئەکرێت مەلەکە تۆزێک سووتی زیاتر بێت یان هەر بە ئەگەر بێن سەر ئێمە وردەکاری ئەوە من حەزم نەکرد چکە خەڵک پۆڵێن بکەم باشە مەلەوانی باشترین وەرزشە لە هەمویان لە ڕاکردن و لە ڕۆیشتن و
لە پاسکل سواری هیچ تێوەکو مەلەوانی نییە چکە مەلەوانی لە تەوقی سەرتەوە لە خانەکانی سەرتەوە وەرزش لەگەڵەکە و حرەکەکە و سوڕی خوێنە سوڕێتەوە تاکو و پەنچەکانی پێت هەر هەمووی ئەبێ بەشدار بێ بۆ ئەوی تۆ مەلە بکەیت هەر هەموو لەش دەبێ هەر هەموو ماسوولکەکانت بەکاردەهێنیت بنباڵیشت ئێمە بچی پێڵێن تەنشیتی پێڵێن چالاکردنی سوڕانەوەی خوێنە مەسەن ئێمە یەک لە مشکلانەی کە دوای شێرپەنجەی مەمەک و سێشتەرگەی تووشی دێن کۆبوونەوەی ئاوە لە دەست و لیمفەدی مای پێڵێن هەڵاوسانی لیمفەکانە یەک لەو مشکلانەی کە بۆمان حەلەکە ئەو وەرزشانەیەکەیکەن ئەو ئاوە ئەگەڕێتەوە بۆ ئێمە وەرزش زۆر بەکەڵک دێت زۆربەی نەخۆشەکان پێیانڵێن دوای تەوابوونی کاتی دوای نەشتەرگەری و نەقاهەوە و گەڕانەوە سەر ژیانی تەبیعی وەرزش بکەن لەژێک لەوانە مەلەوانێ بیکەن اینجا مەلەوانی زۆرتریش هەیە مەسەن وەرزشی زۆرترش هەیە وەکو وەرزشی مەسەن یۆگاکەن و وەرزشی ئەمە یۆگا وەکو فکری و جەسەدی وایە ئەمە ئەوانە هەمویان ئێمە نەسحەتەکەن بیکەن بەڵام ئەوەی تۆ ئەگەر بینە سەرحقات وەکو جەستەی هیچ تێوەکو مەلەوانی کاریگەر نیە بەدەردی کوردەکە لە بێ قەزابی لەو کاتۆمە قسەیە بکەیت بەڵام ئەگەر خانێکیش وەرزش یان مەلەی نەزانی ئەخیری دنیانی یا خۆتان فێری مەلە بکەن یان وەرزشێکی تر بکەن بێ قەزابی تۆ شۆ قسێت زۆر باشە دکتۆر لە مەسلەی خواردن و تەندروستی مەمکە لەم کۆنفرانسای من ئەزانم کە کۆمەڵێک پسپۆر هەیە کە پسپۆری خواردن قساکەن لەگەڵ ئەوانیش چاوپێکەوت نەکەم لەگەڵ ئەوانیش قساکەم بەڵام سەرەتامێ لە خزمەت جەنابتە ئەو بابەتە بە یەکەوە تاوتێ بکەین زۆر لە کوردستان لەم چەند ساڵی ئەخیرە باسی شەکر و شێرپەنجەکەن اینجا پێشەوەی کە جەناب دۆڵان بیتەوە ئەمەوێت باسی ئەوە بکەین کە UK Cancer Research کە جەناب لە من باشترە زانی چییە و زۆر شارەزاتریشی لەو ڕێکخراوەکە چەند گرنگاوە چەند زانیاریەکانیشیان ڕاستگۆیانەیە ئەمێ پرسیاری ئەوە بکەم UK Cancer Research کۆمەڵێک ڤیدیۆ هەیە کە پێوترێ myths about cancer هەڵە تێگەیشتنەکان دەربارەی شێرپەنجە یەکێک لەوانە ئاڵێ پەیوەندی شەکر و شێرپەنجە تەنها بیرروباوەڕێکی هەڵەیە ئەمێ دکتۆر نەریمان وەک پزیشکێکی پسپۆڕی نەخۆشیەکان و نەشتەرگەری مەمک وەڵامیان پرسیارم باتەوە کاکتۆر با ئەمەش دووە ورتکەمەوە فەرموو یەک شەکر دوو چەوری سێ گۆشت چوار هێلکە و خواردنەمە سپایەکان شیر و ماسوخەنی و تاپەکارەکەی ئەمانە هەموو نەخۆشەکانی شێرپەنجەی مەمک کە باسەکەم لیان حرام کراوە ئێمە مەگە بچینە سەر ئەزمڕ هاوارکەین بابە بیخۆن ئەی هاوار بیخۆن کەس باوەڕمان پێ ناکات تو یەک دقیقە تۆ ئەفەرمووی لیان حرام کراوە ینی بەغەڵەت لیان حرام کراوە بڵێ بۆیە لیان حرام ئێستا بڕۆ لە هەلای هەر دکتۆرێکی ئەم شارە بڕۆ لای هەر خێزانێکی ئەم شارە جا نیوەی مشکلەی ئێمە وای نیوەی خەڵکەش بەقەت دکتۆری ئەزانن بەحساب بەڵام وانە ئەخدا دەتەوە ئەو خۆت واتە ئەچیتە لای کەسێڵێ ژەهرە سپیەکان مەخۆ شەکرە و شیرە و خوێیە و ئاردە و پێدادێت ئەمانە مەخۆ ئەمە مەخۆ ئێمە بەعام ئەوەی ئیسپاتە من بە نەخۆشەکانم ئەڵێم تۆ گۆشتە خۆی گۆشت بخۆ ماسی خۆی ماسی بخۆ مریشکە خۆی مریشک بخۆ مشکلەمان نییە بەڵام من دووشتیان بەعام پێیان ئەڵێم کەمی بکەنەوە من پێیانڵێم چەوری من پێیانڵێم شەکر ئەوە مث کە ئەمە تەنیا خواردنی شێرپەنجە شەکر و چەوریە ئەمە بیدعەیە بۆ بیدعەیە تۆ هەر خواردنێک ئەی خۆی ئەبێ لە دەورەی لەشتا لە خوێن تا میتابۆلیزم بکرێ بگۆڕێ بکرێتە شەکر و تەوزیع بکرێتە سەر لەش خۆ ئاوات نادرێتە لەش یعنی بۆ نمونە تۆ ئەگەر کاربۆهایدرێت و بەستم چەوریە بەڵێ حتا ئەگەر تۆ کاربۆهایدرێت نەخۆی شەکر نەخۆی چەوریش بخۆی دوای هەر ئەگۆڕێت بە شێوەی هەر بێ بچێتەوە ئەوە باشە پرۆتین تەحویلەکەی گرانترە بۆ ئەوە ئەمینۆ ئەسیدەکان ناکرێنەوە بەڵام ئەمان هەرەکرێتەوە بەڵام مشکلەکەی ئێمە چییە ئێمە هەندێک جار بە نەخۆش ئەڵێن شەکر کەمکەوە و چەوری کەمکەوە لەبەرەوەی وەرزش ناکەن زۆربەی کات وەرزش ناکەن
ئەمانوێ دووریان کەینەوە لە قەڵەوەی مەسەلەکە قەڵەوێ هۆکاری قەڵەوی چییە؟ زۆر خواردنە وەرزش نەکردنە دروستە تۆ خواردنیش نەخۆیت ینی بابی گۆڕی مەسەرەن خواردنەکەشت کەم کەیتەوە زۆر کەم کەیتەوە وەرزش نەکەی هەر قەڵەوە بیت چکە خواردن دەبێت وەرزشی لەگەڵ بیت بێ وەرزش خواردن هەرچەند بیگۆڕی دەستکاری بکەی ئەوەنە تەندروست نییە زەعیف بوونەکەت تەندروست نییە هەر بەو مناسەبەتەوەی کە فەرمووت ئەگەر هەڵە نەبوو بێتم لە پزیشکم بیستووە هیوادارم هەڵە بم هیوادارم هەڵە بم باشە ئەوار بینەرەکانی شەمیداڵم هیوادارم هەڵە بم بەڵام لە پزیشکم بیستووە کە ئەڵێت من سیستەمی خواردن ڕێکوپێکە بۆ لەش ساغیم ناڵم لە شڕێکی چکە لە شڕێکی معنای لەش ساغی نییە بۆ لەش ساغیم پێویستم بە وەرزشکردن نییە بەڵام ئاستا من تێگەم لە قسەکەی جەنابەت کە ئەوە پامێکی هەڵەیە ناوە ڕاست نییە ڕاست نییە ڕاست نییە کەواتە دووبارە بۆ ئەوەی کە سەلامەت بین لە مەسەلەی ئەفوو بابی بیکەمەش نەوەیشتر بۆ جەستەیەک و بیرێکی تەندروستتر ڕێکتر باشتر پێویست بە وەرزشە دەوانەیە بۆ جەستەیەکی ڕێک پێویستت بە وەرزش نەبێت هەیە خۆی لە خوایەوە لەشی ڕێکە هەیە غودەکانی زال لە پێویست چالاکە و لەشی زەعیفیشە بەڵام لەش ساغ نییە داوای کەواتە هاوڕای زۆر باشە هەر لەو بابەتەشە دکتۆر هاژە عەبدوڵڵاش کە پزیشکی پسپۆر یان ئێستا ڕاوێژکاریشە پرۆفیسۆری ئەدەب دکتۆر هاژە کە ڕاوێژکاری چارەسەری شێرپەنجەی لە ڕابردووە میوانمان بووە ئەتوان لە یوتیوب بینەوە کە لەسەر ئەو بابەتە چی وتووە من ئێستا پێتان ناڵم چی وتووە جەنابی ڕێزم هەیە بۆی زۆر زۆر سوپاس ساحێب ڕێزی ئەوە ڕێزەکە دەگەن و ئینشاڵڵا خۆشی لێرەوە پێگات باسمان لە خواردن کرد ئەوەی کە گرنگە قەڵەویەکەیە نەک شەکرەکە تۆ جاوریش قەڵەوبی هەر خراپە وەرزش نەکەی خراپە تەمەڵبی خراپە بێمە سەر مەسلەی دەرکەوتنی نەخۆشەکە خۆی ئەوەی کە خەڵک لە مەمکە زۆر لێ ترسێ شێرپەنجەیە هەمیشە ئێمەش بە خەڵکمان تۆ شێرپەنجە ئەخیری دنیا نییە بەڵام پێشەوەی کە بڕێنە سەر بابەتی شێرپەنجە ئایا شێرپەنجەی مەمک کە پسپۆڕەکەی جەنابتە هەر تایبەتە بە خانمان ناوانە خۆتە زانی جەنابەت ڕێک 1970 شێرپەنجەی مەمک لە ئافرەتانە کەواتە 1970 مانەمینێ لە پیاوانە یعنی لە ساڵێکە ئێمە لەوانەیە 3 تا 4 پیاوبینی شێرپەنجەی مەمکەوی و عملیاتی نەشتەگەری بۆ بکەین و عیلاجی بکەین ئەمیش زیاتر لە پیاویشە وەکو و ئافرەت حیسابی بۆکەین لە ڕووی چارەسەرەوە بەڵام پێشتر هەر لابردنی مەمک بوو لە پیاوە و عیلاجەکان عیلاجی هۆرمۆنی وەکو جاوان و کیمیاوی وەکو ئەوان و تیشک وەکووان ئەو شتانە بوو بەڵام ئێستا هەندێک گۆڕانکاری لەو چەند ساڵی دوایی داهاتووە ئەگەر گرێەکە زۆر بچوو بوو سنگەکەی مەمکی پیاوەکە تۆزێک گەورە و پان بوو ئەوە هاتووە کە لەمپێکتۆمی بۆ بکەین بەس گرێکە و دەوروبەری دابین تەقبولکردنی ئەو شتە لێرە تۆزێک قورسە لە مەرحەلەیە هەتا لە ڕووی لە مەسەڵەن بڵێ خەڵکانی لە دەوروبەری تەندروستی و کۆمەلگای دکتۆرەکانیش لایەن سەیرە مەسەن ئەم شتەیە چۆن مەمکە پیا ئەوە نەبچووکە و لای نەبیت و بەڵام ئەوە هاتووە وەک کاتیەوە هاتووە چیتر مەمکی پیاویش لا نەبین بەشێکی دابین ئەو گرێ و دەوروبەری دابین ئەمە بەنسبەت پیاوە بەڵام سەتا دووە بە پیاو ناڵێن لە ماڵەوە دانیشە مەمکی خۆت پشکنینی بۆ بکە چونکە تۆ ئەگەری توشبوونت بە شێرپەنجەی مەمک زۆر زۆر لەوەی کەمترە کە پێت وایە خۆ تۆ ئەگەری توشبوونت بە شێرپەنجەی قۆڵۆن و شێرپەنجەی پرۆستات و شێرپەنجەی مەعیدە زۆرترە ئەی بۆچی ناسی چارێکی ئەوە بکەیت و ئەو پشکنین بۆ ئەوە بکەیت دووبارە پەیوەندیدار بە پیاوانەوە حاڵەتێکمان هەیە کە جەناب زۆر لە من باشتری زانیت لە پیاوانە پێڵەن گاینیکۆماستیا گەورەبوونی مەمک یان هەڵاوسانی مەمک ئەو نێرینانی کە خۆیان بە تەبیعەتی حاڵکێشی لەشیان لەسەرەوە ئیتر زۆر باسی قەڵەویمان کرد ئەکرێ مەمکیان گەورەتر بێت و مەترسی توشنیشە بە نەخۆشەکە زیاتر بێت بەڵام پرسیارەکەی من تایبەتە بەو پیاوانەی کە وەرزشەکانی ڕاهێزانەکەن وەرزشەکانی ئەوی کە پێڵەن لەشجوانی ئەەکەن و هۆرمۆن لێ ئەدەن
هەڵبەت بەکارهێنانی هۆرمۆن لە ژێر سەرپەرشتیاری کەسێکی پسپۆری بوارەکەی خۆیان جیاوازە. بەڵام باز داواناکەین کە هۆرمۆن بەردەوام لێ ئەدەن و بە حسابات لی نادەن و سەرپەرشتیارێکی باشیان نییە. ئەم گاینی کۆماستیایە چ مشکلێک بۆ پیاو دروستەکە؟ کاکتۆر دوونەوە ئەو بابەتی گاینی کۆماستیانی ئاوسانی مەمک لە پیاوە دوو جۆری هەیە. گاینە کۆماستیا هەیە و سودۆ گاینە کۆماستیا هەیە. یعنی ئاوسانی مەمکی ڕاستەقینە و ئاوسانی فشۆڵ و ناڕاستەقینە. ڕاستەقینەکە لە خانە ڕژێنەکانی مەمکایە لە پیاوە، سودۆیەکە لە چەوریەکەیە، درۆکە باوڵێ درۆکە لە چەوریەکەیە. بە شێوەیەکی گشتی ئێمە پێمان وایە بە تایبەتی لە وەرزشوانەکان تۆ بابەتەکەت باس کرد، ئێمە زۆرەی بینین لە وەرزشوانەکان زیاتر پرۆتین بەکارەیان جەنابەتە زانی گۆشت زۆرە خۆن و پرۆتیناتی قوت و ئەو شتانانەیە بەکاری دێنن. ئەمانە تا حدێک شتێکی تەندروستە، کێشەیەکی گەورە نییە پرۆتینەکە، بەڵام کێشەی ئەومانەیە ئەو پرۆتینانە زۆربیان هۆرمۆنیان تێکراوە، مەوادی هۆرمۆنیان تایە. ئەو مەوادی هۆرمۆنانە ئەو هۆرمۆنانە هۆرمۆنی ئافرەتانن، ئیسترۆجین و پرۆجسترۆن و بابەتەن تێستۆستیرۆن نین. یعنی مەسەن بڵێ لە هەیکەڵی شکل و شێوەی پیاوەتی تونتر کاتەوە، کەمتریە کاتەوە. لەبەرەوە لە ئەنجامی ئەو هۆرمۆنانە زۆربەی زۆر بە مەمکێشە دێنە لای ئێمە، یاخود مەمکیان هەڵاوساوە. سنگێکی جوانیان بۆ دروست بووە وەکو لەش جوانی، بەڵام لەسەری ئەو سنگە جوانە شتێک قوت بۆتەوە، شتێک بەرز بۆتەوە. ئێمە بەعام پێیانەڵێن شتێک هاوڕانیم لەگەڵ لەوەش هاوڕانە بوو، هۆرمۆن بە هەموو بە سەرپەرشتی بێ سەرپەرشتی باش نییە. لی مەدەن هیچ سوودەکەم پێ بڵێ، مەسەن تۆ دکتۆری لەوان باشترە زانی، بەڵام کەسێک مەوێتێم گەینی سوودی بەکارهێنانی هۆرمۆنی ژنانە بۆ پیاو چییە غەیری سوودی شێرپەنجەی مەسە هەندێکجار لە شێرپەنجەی پرۆستات و مەسەن شتیوا اینجا ئەو ڕێک پرسیاری داهاتوون بۆ دکتۆر، بەڵام پێشی بڕۆمە سەر پرسیاری داهاتوو بەتایبەت لە پرۆتینە ئامادەکانە کە دێت ئەوەی کە لە دنیا زۆربەی خەڵک دوای 3 مانگ دەستپێکردنی یاری و مێڵین لەش جوانی و ڕاهێزان دەستەکەوە بەکارهێنانی پرۆتین بۆی کە زووتر ئەنجام با بەدەستەوە. بیرمە 7 ساڵ بەر لە ئێستا بەرنامەیەکمان کرد، یەکێک کە خۆی خوێندکاری کۆلێژی پزیشکیش بوو و یاریزانیش و یاریشیە کرد، دەربارەی بابەتە توێژنی کرد و گەڕاو خوێندیەوە وتی ئەو پرۆتینانەشکە لە ناو ئەمریکا ئەفرۆشتێ کە فەحسی مختبەریان بۆ کراوە ئەکرێ هۆرمۆنی تێکراوە ببێ بۆ دنووسێ هۆرمۆنی تێکراوە. کەواتە ئەوەی کە هۆرمۆنەکە ناو پرۆتینەکانەوە شتێک نییە تا بەدوێ بە وڵاتی ئێمە؟ ئەو شتە ئەسڵان ئەم شتە لای ئەوانەوە هاتووە، فێڵەکە ئەوان لە ئێمەیان کرد، ئێمەش قبولمان کرد وەکو ئەوانەکەین. یعنی ئەوە نییە مەسەن ئێمە ئەوە نەزانین چوین هۆرمۆنمان کردوتە پرۆتینەکانەوە، ئەوان لە ئەمریکا و ئەوروپا و ئەوانی شەکان دەست پێ کردووە، ئێمەش پێی لێنین، ئەوان ڕستویانە. لە بەریتانیاش عینەن قسە ڕاستە؟ هەممان شت من لە بەریتانیا کە ئیشم کردووە من لێرەندا ئیشمە کرد زەنابەتە زانی بەشێکە لە بەریتانیا عوزما بەشێک نیجا بووینەوە لە نۆردرن ئایلند ئەو نۆردرن ئایلند ئەوە سەر بەریتانیا عوزمایە ریپەبلیک ئۆف ئایلند جیا بووێتەوە. بەڵێ بەڵێ ئەو نەخۆشانەی پیاو کە بۆمانە هاتن زۆربەی زۆریان جەماعەتە بوو کە لەش جوانیانە کرد، یاری لەش جوانیانە کرد. زۆربەی زۆریان کێشیان چ بوو؟ ئازاری مەمک و ڕاوسانی مەمک بوو. زۆربەی زۆریشیان پرۆتین و ئەوان پرۆتین بەکاردێن، ناڵی هۆرمۆنم بەکارێناوە. من لە تایسە کەس نەمبیستووە بڵێ من هۆرمۆنم بەکارێناوە ئاوا دەستکەوتنی زەحمەترەتە کەس ئەوەی باس نەکردووە هەموو، بەڵام زۆربەی پرۆتینەکانی ئەوێش هەت بە ئەسلی و عادیەکانت لێرە بازاڕی سەر ئەوە ئەسلێکی و عادیەکەی و ئەمریکیکە هەموو یەک بابەتە تقریبا. یعنی حتا ئەگەر ئەو پرۆتینەش لە بەریتانیا بۆت بێ بەکاری بێنی ئەگەری گەری کۆماستیات بۆ کات ممکن هەڵاوسێنێ ئەوانەی ئەوێ لەکوێ بۆیانی هەر لە بەریتانیا نایکڕن. هەدەی پرسیارەکەی منەوەی ئەم خەمیش ئەوە جواب بدە. بەڵام یەک شتەیە تۆ ئەگەر لە جوانیەکەی شتێکی باشە ئەبێ سەبری ئەوەت هەبی ماوە بدەیتە ماسوولکەکانی لەشت بە خواردنی تەبیعی گەورە بێت. بەڵێ دروست بێت بە چاوری دروست نەبێت، بە ڕیشاڵی ماسوولکەیی دروست بێت. بەڵێ ئینجا یەک لەو شتانەی کە ئێمە بەعام بە خەڵک ئەڵێن لەسەر خواردن هاتەوە بیرم، هەندێک جار ئەو خواردنانەی خۆین هۆرمۆنی تایە، مەسەن
هەندێک هەندێک مریشک بەخێو کراوە بە هۆرمۆنات گەورە کراون ئەبینی لە پڕ ئەڵەی باالوونە دوێنێ جوجەڵە بوو ئەمڕۆ مریشکێکی قەبەیەوە لە بەردەم تا ئاسوڕێتەوە بەچی ئەمانە هەموو دەستکاری جینات و هۆرمۆن کراوە. دکتۆر ئەمان هەڵگرین بۆ ئەڵلقێکی لە خزمەت تا بم خواردن شێرپەنجەی مەمک هەم لە ژنانە و هەم لە پیاوانیش هەڵاوسانی مەمک بەڵام یەک پرسیاری کۆتایی یەکەم. ئەو پرۆتینانی کە ئەفەرمووی لە بریتانیا لە ئەوروپا لە ئەمریکاوە یەت بۆ ئەم وڵاتی ئێمە حتا لە ناو وڵاتی خۆشیانەکەی فرۆشن هۆرمۆنی تێکن بۆی زووتر نەتیجە باتێ زووتر هەڵاوسی ئەم هۆرمۆنە ئاماژت بۆ فەرمووت کە زۆربەی زۆران هۆرمۆنی ژنانی ئیسترۆجینە ئێمە ئەزانین باشە ئێمە ئەزانین جگەلەوەی کە مەمە گەوراکە سمتیش گەوراکە کۆبنەوەی چۆریش ئاسانترەکە لەگەڵ ئەوەشە باس ئەکرێت لە پەیوەندیەکی نێوان ئیسترۆجین و شێرپەنجە جیاوازەکانە. بەگەر ئێمە شێرپەنجەی مەمک باسکەین باشەوەبی ئێمە ئەزانین شێرپەنجەی مەمک دوو جۆرە بە شێوەیەکی گشتی ئەگەر بە گشتی قسە بکەین ئەوەی پەیوەندی بە ئەسترۆجینەوە هەیە ئەوی پەیوەندی بە ئەسترۆجینەوە نیە یعنی تۆ یەک لەو فەحسانێکی ئێمە یەکەین بۆ نەخۆشەکان جەناب دەزانی ئیمیۆنۆ هیستۆکیمستریە ئیمیۆنۆ هیستۆکیمستری چی هەیە ER کە ئیسترۆجین PR یعنیکە پرۆجسترۆن هێرتوو ئەوە بایۆلۆژیکەیە کە باسی ئەەکەن ئەمە بۆچی ئەیکەین چونکە ئەوەی ئیسترۆژین و پرۆجسترۆنی پۆزتیڤی موجب بێت ئەچین دژە ئیسترۆژینە دەینێ بۆی ئیسترۆژینی کەمکەینەوە بۆ ئەوی مەترسی سەر هەڵدانەوەی شێرپەنجە کەمتر بکەینەوە ئەوە مانای چییە؟ مانایەوەی 1970 شێرپەنجەی مەمک پەیوەندی بە ئیسترۆژین و پرۆجسترۆن و ئەو هۆرمۆنانەوە هەیە کەواتە ئەو پڕۆتینانەی کە بەکارهێنرێ بۆ لەشتوانی ئەگەر زاد لە پێویست بەکار بهێنرێت و یعنی کۆمەڵی وردەکارێک ئەڵلقەیدات و لە خزمەت تا باسیەکەین ئەگەری توشبوونی پێوان بە شێرپەنجەی مەمک زیادەکە جگە لە هەڵاوسان و ئێشانی مەمک ئەوە زۆر ڕاستە بێزگە لەوەش ئێستا ئێمە لە ئافرەتانە ئەڵێن حەبی منعی حەمل لە 5 ساڵ زیاتر باش نییە بەکاری بینی مەترسی شێرپەنجە زیادەکە شتێ هەیە هێژ ئارتی پێڕێن جەناب دەزانین ئەڵێن ئەمە بەکارهێن بۆ ئافرەت بەکاردێن ئەڵێن بەکاری مێنە ئێجا کاک دکتۆر خۆ هۆرمۆنە ڕفلسمنت تێراپی تقریبان وەکو هۆرمۆنەکەی ناو پرۆتینەکە وایە ئەم بابەتە هەڵەگرین بۆ ئەڵلقەی داهاتوو لەگەڵمان بن ئینشاءالله لەگەڵ جەنابی دکتۆر نەریمان دێنەوە خزمەتتان لە ئێستا تاکو هەفتەی داهاتوو ئێمە خزمەتتان بەخواتان ئەسپێرم شەو شەوگارتان شاد خواتان لەگەڵ